دەچینە گوندی ئیسلاحی عەرەبنشینی باکووری جەلەولە. ئەو گوندەی سەعات 9:45 خولەکی شەوی ڕابردوو داعش پەلاماری تیرۆریستی لێ ئەنجامدا. پەلامارەکەی داعش 8 کوژرا و 6 برینداری لێکەوتەوە. بە جۆرێکدا قوربانیان هاوڵاتی مەدەنین و 4یشان سەربازی سوپای عێراقن و 6 لە قوربانیەکانیش ئەندامی یەک خێزانن. عومەر موحی کە سوکاری بەشێک لە قوربانیەکانە لەگەڵ بیستنی ڕووداوەکە لە جەلەولاوە خۆی دەگەیەنێتە گوندەکە و با دڵێکی پڕ لە حەسرەتەوە دەڵێت کە سوکارەکەم بێتاوان بوون. 4 جەرحە. ئەمە ماڵی پورمە، هیچ کێشەیان نەبوو، خەریکی کشت و کاڵن، بەداخەوە 4 کەسیان کوژراوە، 2 برینداریشیان هەیە. لەم خێزانە تەنها 1 کەس ڕزگاری بووە. لە گۆڕستانی گوندەکە تەرمی کوژراوەکان بە خاک دەستپێردرێن. خەڵکی ناوچەکە تووڕەن و بە قسەی خۆیان دوای 3 سەعات هێز ئەمنیەکان بەهانایەنەوە هاتوون و هیچ شەوێکیش نییە لە ترسی پەلامارێکی داعش ڕۆژ نەکەنەوە. وەزعمان خراپە، بە تایبەت شەوان داعش بەردەوام لە بۆسەدایە بۆمان، ژن و مناڵمان هەمووی ترساوە. دۆخەکە خۆڵاوی بوو، داعش خراپی کەشوهەوای بە دەرفەت زانی، پەلامارەکەیان ئەنجامدا، ئێمە ماڵ و مناڵمان خەوتبوون، پەلامارەکە ڕای چەڵەکاندین. پەلامارەکەی شەوی ڕابردووی تیرۆریستانی داعش جگەلەوەی ئەو ژمارە قوربانەی لێکەوتەوە، هەروەها لە ڕووی مادیشەوە زیانی بە ماڵی قوربانیەکان گەیاندووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گوندی ئیسلاح.